پێنجەم ئابووری و خۆشگوزەرانی. کۆمەڵی دادگەری کوردستان پلانی هەیە ئابووری هەرێمی کوردستان و گوزەرانی خەڵکەکەی لە بێسەروبەرەیی و بێپلانی و تاڵانکاری دەرباز بکات. دەیەوێت سامانی وڵات بۆ هەمووان بێت و کۆتایی بە دیاردەی زۆرینەی قڕ و کەمینەی پڕ بهێنێت. بۆ ئەم ئامانجەش چەند ڕێکارێکی زانستی کاریگەر لەبەرچاو دەگرێت. 1. هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بە شێوەیەک تەنها پشت بەداهاتی کەرتینەوت نەبەسترێت. 2. گرنگیدان با کەرتەکانی بازرگانی و پیشەسازی و سازکردنی زەمینە بۆ خستنەگەڕی سەرمایی ناوخۆیی و نێودەوڵەتی و ڕێخستنەوەی وەبەرهێنان و ئاسانکاری بۆ وەبەرهێنەرانی ناوخۆ و دەرەوە و نەهێشتنی قۆڕەخکاری حەزبی لەم بوارەدا. 3. گرنگیدان با کەرتی تایبەت و دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجانی هەرێمی کوردستان بە شێوەیەک دەستیکاری ناوخۆیی شوێنی هێزی کاری بیانی بگرێتەوە. وا هەموارکردنەوەی یاسای کار کا دەبێتە مایی بەدەستهێنانی ماف بۆ کرێکار و خاوەن پیشە و دابینکردنی بیمەی کۆمەڵایەتی و خانەنشینکردنی کرێکارانی کەرتی تایبەت. 4. هەوڵدان بۆ ژێڕانەوەی پارەی زەوتکرا و موچەی خوراوی فەرمانبەران کە بە نایاسایی و بەناوەکانی پاشەکەوت و لێبڕین و نەبوونی پارە و نەختینەوە لێیان بڕاوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. 5. تەرخانکردنی پشتیوانی دارایی بۆ خێزان هەژارەکان لە چوارچێوەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی بە تایبەت بۆ ئەو خێزانانەی لە خوار هێڵی هەژاریەوەن یان بۆ ئەو ئافرەتانەی هاوسەرەکانیان زیندانین یان لە ژیاندا نەماون یان لێک جیابوونەتەوە یاخود بۆ منداڵانی بێسەرپەرشت. 6. دەستپێکردنەوەی پێشینەکان، خانوبەرە، هاوسەرگیری، کشت و کاڵی، قەرزی بچووک بەبێ خستنە سەری هیچ سوود و ڕیبایەک و ڕێخستنەوەیان بەو شێوەی لەگەڵ پێداویستەکانی هاوڵاتیاندا بگونجێن. 7. چاوخشانەوە بە پرۆژەکانی نیشتەجێبوون لە ڕێگەی هەموارکردنەوەی یاسای وەبەرهێنان کە لە خزمەتی خەڵکی هەژار و کەم دەرامەتدا بن. 8. کارکردن لە پێناو بوژانەوە و هەمەجۆرکردنی هۆکارەکانی گواستنەوە و چاکردنەوەی ڕێگەوبانەکان و لێدان و ڕاکێشانی ڕێگەوبان و شەقامی نوێ. 9. پەرەپێدانی زیاتری کەرتی کشت و کاڵ و توانای جوتیار لە پێناو پاراستنی ئاسایشی خۆراک بە شێوەیەک هەرێمی کوردستان لە سەرجەم بەرهەمە سەرەکیە کشت و کاڵیەکان بگاتە خوددابینکاری و هەناردەکردنیان بۆ دەرەوەی هەرێم. 10. گرنگیدان با سامانی ئاوی و پاراستنی ئاوی ژێرزەوی و گەلدانەوەی ئاو لە ڕێگەی دروستکردنی بەنداوی زیاتر و چارەسەرکردنی کێشەکانی کەم ئاوی و دابینکردنی ئاوی پاک بۆ هاوڵاتیان بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان. 11. پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان لە ڕێگەی گرنگیدان بە ئاوەدانکردنەوەی ناوچە گەشتیاریەکان و دابینکردنی پێداویستیەکانیان بەڕەچاوکردنی ئادا بە گشتیەکان و پارێزگاری لێکردنیان. 12. گرنگیدان با گوندەکان و دابینکردنی پێداویستەکانی گوندنشینان بە مەبەستی بوژانەوەی کەرتی کشت و کاڵ و ئاژەڵداری. 13. قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی کارەساتە سروشتیەکانی وەکو بوومەلەرزە و لافا و هەر ڕووداوێکی دیکە لە ڕێگەی دەرکردنی یاسا و ڕێنمایی تایبەتەوە. 14. ڕێگریکردنی یاسایی لە کارکردنی منداڵان و دابینکردنی بژێوی شایستە بۆ ئەو خێزانانەی بە ناچاری ئەم کارە دەکەن. 15. جێبەجێکردنی سەرجەم بەرگە و مادەکانی یاسای ماف و ئیمتیازاتی خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵاکان بە مەبەستی ڕەساندنی ژیانی شایستە بۆ خۆیان و خانەوادەکانیان.